ئاستی ئاوی گلدراوەی بەنداوی دەربەندیخان 468 مەتر لەسەر ئاستی ڕووی دەریاوە بەرزە و بەراورد بە ساڵی ڕابردوو 1 مەتر و 17 سانتیم ئاستی ئاو زیادی کردووە. بەڕێوەبەری بەنداوی دەربەندیخان ئاشکرای دەکات لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بەشێکی زۆری ئاوی ڕووباری سیروان لە سنووری ئێران گیراوەتەوە و تاپڕبوونی بەنداوی نوێی ئاریان لە وڵاتە تاران ئامادە نییە ئاوی پێویست بە ڕووی هەرێمی کوردستان بەربداتەوە. بەنسبەتی ئاو هاتن بۆمان ڕاستی لە بیدایەتی مانگۆ ئاستی ئاو هاتنەکە کە لە دەریاچەی سیروان و بەشەکانی تر باش بوو بۆمانە هات، بەڵام ئەمە سێ چوار ڕۆژە کەمی کردووە ئاستی دەریاچەکە ڕۆژانە 2 سانتیم بۆ 3 سانتیم ئامان بۆ زیادەکە. ئەوش هۆی ئەوەیە ڕاستیەکەی لە سەرچاوە سەرەکیەکەمان کە سیروانە لە ئێرانەوە تێ ئاویان گردێتەوە ئاوێکی زۆر کەمان بۆ تێت. سەرچاوی سەرەکی ئاوی دەریاچی دەربەندیخان لە ئێرانەوە چاوک دەگرێت و کەمتر ڕێژەی بارانبارین لە هەرێمی کوردستان کاری تێدەکات. لەگەڵ هاتنی وەرزی بەهار و توانەوەی بەفری چیاکان زیاتر لە هەموو کاتەکانی دیکە ئاستی ئاو لە بەنداوەکە زیاد دەکات. لە مانگی حوزەیرانەوە گلدانەوەی ئاو بە ئاڕاستی بەردانەوەی ئاو بۆ ناوچەکانی خوار دەریاچی دەربەندیخان گۆڕانکاری بەسەرداتێت و ئەو گۆڕانکاریەش تا مانگی تشرینی یەکەم بەردەوام دەبێت. دەریاچەکە لە ئێستادا 1 ملیار و 280 ملیۆن مەتر سێجا ئاوی تێدایە و بەم پێش نیوەی بەنداوی دەربەندیخان چۆڵە. بەڵام بۆ مانگی سێ بەداخەوە باران بارین زۆر نسبەکەی کەم بووە تاکۆی ئێستا. پار ئەم کاتە 232.2 ملیمان هەبووە، ئەمڕۆ 345.4. ڕاستە وەکو تۆتەلی بارانبارینی ئیمساڵمان لە پار زۆرترە، بەڵام بۆ مانگی سێ نسبەی بارانمان زۆر کەم بووە. لە عێراق 4 بەنداوی گەورە لەسەر 4 ڕووباری سەرەکی وڵاتەکە بوونی هەیە. بەنداوی مووسڵ لەسەر ڕووباری دیجلە و بەنداوی حەدیسیە لە پارێزگای ڕوومادی لەسەر ڕووباری فورات و دووکان لەسەر زی بچووک و دەربەندیخان لەسەر سیروان. ئەمەش فاکتەرێکی گرنگ بووە بۆ ئەوەی عێراق ببێتە خاوەن ژێرخانێکی ئاوی. بەڵام بوونی فشارە هەرێمیەکان مەترسی جدی لەسەر ئاسایشی ئاو لە عێراقدا دەنێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.